دۆلار زێڕ و زیو سێجەمسەرە مەترسیدارەکەی بازار کە خەویان لە چاوی کڕیار و فرۆشیار زڕاندووە لە عێراق و هەرێمی کوردستان. لێرە لە ناوجەرگەی بازار هەموو شتێک گۆڕاوە و پرسیارێک زۆر دەکرێت: ئایا چی بەسەر کەرتی خانوبەرە و ئۆتۆمبیل و کەلوپەلی ڕۆژانەی خەڵک داهاتووە؟ خانوبەرە کە ڕۆژانێک بە کۆڵەکەی ئابووری دادەنرا ئێستا لەژێر فشاری ناجێگیری بەهای دۆلاردایە و ئەو کەسانی کار لەم بوارەدا دەکەن دەڵێن ئێستا کێشەکە تەنها لە دۆلاردا نییە، بەڵکو ئێستا زێڕ و زیویشی هاتووەتە سەر. هۆکاری بەرزبوونەوەی نرخی زێڕ و زیو کاریگەری لەسەر دۆخی بازاری خانوبەرە دروستەکە، چونکە ڕاستەوخۆی هۆکارەکەی بەتایبەت لەو زروفانەی کە بەرزبوونەوەی زێڕ و زیو زۆر بە خێرایی ڕوویە، خەڵک هەوڵەیە کە ئەو پارەی کە هەیەی لە مڵکە بیفرۆشێ، مڵکەکەی بفرۆشێ، بیخاتە ناو بواری دۆخی بڵین بازاری زێڕ و زیەوە. بەرزبوونەوەی نرخی دۆلار کاریگەریکی ڕاستەوخۆی کردووە و پاشان پێنەدانی موچە کە موچەکان ساڵی پێشوو دوو مانگ موچە دواکەوتووە. ئەمە ژەر هۆکاری ڕاستەوخۆی لەسەر سستی دۆخی بازاری خانوبەرە. ئێستا عەرزێکی زۆر هەیە لە بازارە و نرخەکەشی ئەتوانم بڵێم ینی دابەزیوە و خەڵک بەبەردام لە تا ئێستا ژەر هەوڵەیات ینی بە هۆکاری گەرمی بازاری زێڕ و زیو کە وەبرهێنانەکەی بگوازێتەوە بۆ سێکتەر. بەس بەداخەوە لە چەند ڕۆژەی ڕابردووە خەڵکێکی زۆر تووشی زیان بوون لەو سێکتەرەیە. ئەگەر سەیری پێشانگەکانی ئۆتۆمبیل بکەیت سستێکی زۆر لە مامەڵەکاندا دەبینیت. بە پێی وتەیە و کەسانەی مامەڵە بە ئۆتۆمبیلەوە دەکەن بەرز و نزمی بەهای دۆلار کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کارەکانی ئەوان هەیە. ئەوکات باسیش لە بارودۆخی ئێستای نرخی زێڕ و زیو دەکەن لەسەر مامەڵەکردن بە ئۆتۆمبیلەوە. دۆلار بۆ ڕقمکردنی ئۆتۆمبیلیش کابرا بیری دەکات. تا گەڵا بەرزبێ سیارەکان نزمترە فرۆشن سعودی دابەزێت. چا بیاودی هەیە لە 124 وەرەقە ئەمڕۆ چۆتە سەر 170 وەرەقە دابەزیوە. سیارێکە هەیە ئەم ئێمجیە لە بەرەوەی گەڵا بەرزە دینارەکە زیاتر ئیسفاداکە بۆ ئەوان ڕقمەکەنە هەدێ شتی زیاترەکەن یان ملیۆنێکەکەنە هەدێ. تەبیعی لە لەسەر ئێمەژەم سیارە واردەن ئەمریکانە هەموو ئێمەش لەسەر ئێمە هەیە لە بەرەوەی کابرایەت پێویستی بەوەیە دۆلار بکڕێت. ئێمە هیچەکەمان دۆلارە، هەتا دۆلار نزمتر بێ بۆ ئەوان باشترە یان سیارەی ئەمریکیەکڕن. ڕۆژێ بە 150 ڕۆژێ بە 51 ڕۆژێ بە 49 ڕۆژێ بە 47 کابرا ئەوە سێ وەک بە کورتەکەی هیچ ئاڵوگۆڕێک ناکرێت. بەڵام وەکو زێڕ و زی و پەیوەندی بە مەعرەزەوە نییە. ئەوە بازاڕی دۆلارەکە هەیە، ئەوە شوێن هەیە، ئەو خوان لێوە معاملە درا زێڕ و زیوەکانی ترەوەش لە بەگەڵ بۆرسایە. لا ئێمە هیچ شتێکی وان نەبوو مەعرەچی، ئێمە مەعرەچین سیارە خۆمان بفرۆشین بچین زێڕ و زی پێ بکڕین چینەوە بسەرەوە. لە کاتێکدا هەمووان چاویان لە شاشەی بۆرسەکانە شارەزایەکی ئابووری وێنە گەورەکەمان بۆ دەکێشێت. ئەو پێی وایە بازاڕی عێراق و هەرێمی کوردستان ئێستا لە بەردەم بارودۆخێکی ناهەمواردایە و تێیدا دۆلار بەجیا و زێڕ و زیویش بەجیا وەک دوو لای مقەستێکن خەریکی بڕینی هێزی دارایی خەڵکن. ئەم لە بەرزبوونەوە لە پڕێک لە ماوەی ئەم 1-2 ساڵی ڕابردووە ڕوویدا. ئەمە بەرزبوونەوەیکی ناتەبیعی بوو، بڵقێکی گەورەی دروست کرد کە نرخە ڕاستەقینەکەی خۆی نەبوو. ئەم بڵقەیەش کە دروست بوو بەهۆی ئەوە بوو کە یەکەم شت بڵێن مزارەبەی هەوایی زۆرەکرا و خاڵێکی تریش حکومەتی ئەو وڵاتانە بڵێن ڕێگەی دابوو کە هەموو هاوڵاتیەک بەشداری بۆرسە بکە. خۆی بۆرسە و فۆرێکس دوو واتای جیاوازیان هەیە. لە فۆرێکسا هەموو کەسێک ئەتوانێت بە مەبلەغێکی کەمیش بەشدار بێ، بەڵام لەو بۆرسەیە سەقفێکە هەیە. مە لە بڵێن بۆ دوورمەودایە ناوە ڕاستمەودا بە دڵنیاییەوە نەختینەیی نایەڵێ بیل نەتیجە هەموو وڵاتێک لە وڵاتانی کە زێڕیان کڕیوە یار هاوڵاتیەک یا هەر بازرگانێکی بچووک کە زێڕی کڕی و ئەوەی کە هەموو سەرمایەکەی کردبێ بە زێر لە خاڵێکا تووشی ئیشباع بێت و تووشی تێربوونە بێ کە پێویستی بە نەختینە ئەبێ لە ڕاستیە بۆ پێداویستیەکانی ژیانی خۆی. لەبەرەوە وردە و وردەخستنە ڕووی ئەم کاڵایە ڕوو لە زیادبوونەکات مەهماکان ئێستا ئەو وڵاتانە ئەگەر وڵاتێکی گەورە ژوویە هەموو سەرۆت و سامانەکەی بکا بە زێر نەخێر نابێت، چونکە بیل نەتیجە لە ئەگاتە خاڵێک کە خاڵی تێربوونە و پێویستی بە نەختینەی ئەبێت. وردە بازارەکە هێورە بێتەوە، چونکە هەموو بەرزبوونەوەیەک نزمبوونەوەی بە دوای خۆیان هێنێت. داوا لە هاوڵاتیانەکەم کە لە ئێستاە ئەم هەفتەیە هەتا کۆتایی هەفتە هیچ دەستکاری زێڕ و زیوەکەیان نەکەن، چونکە ئەمە بەرزبوونەوەی دوای نزمبوونەوەی ئەمە تۆزێک یعنی وەکو مەسیدەیە وایە، وەکو تەڵەیەک وایە لە هەفتەی ئایندەیە نرخی ڕاستەقینە یان ئیتیجاهی ڕاستەقینەی زێڕ و زیوەکە دەرەکەوێت.
لە نێوان ناجێگیری بەهای دۆلار و شۆکی ئابووری و ناسەقامگیری زێڕ و زیودا تەنها هاوڵاتێکی سادەیە کە باجی ئەم ناجێگیریە دەدات. ئێستا بازار چاوەڕێی هەناسەیەک و پشودانێکە، بەڵام پرسیارە گرنگەکە ئەمەیە: ئایا ئەم شەپۆلە لە شوێنێکدا کۆتایی پێدێت یاخود دەبێت هاوڵاتیان ژیان لە نێوان ئەو سێ گۆشەیەدا بەسەر بەرن؟ لاوکۆ یاسین، تۆڕی میدیای ئێستا، سلێمانی.